سڵاوتان لێبێت من ئاڵا شاڵیم لە فەڕەنسا دەمەوێت لە هەفپەیوینێکی تایبەتدا لەگەڵ سەرۆکی ئینستیتوتی کورد لە پاریس دکتۆر کەنداڵ نەزان سەبارەت بە پەیوەندەکانی فەڕەنسا و هەرێمی کوردستان و هەروەها بانگێشکردنی سەرۆکی هەرێمی کوردستان نێچوان بەرزانی لەلایەن سەرۆکی فەڕەنساوە ئیمال ماکرۆن قسە بکەم. دکتۆر زۆر سپاس کە لەگەڵماندای. ئەمیش زۆر خۆشحاڵم بۆ هاتنی وێ زۆر بخێر بێن. دکتۆر باەکەم پرسیارم لێەوە بێت لە ئاستی ئێستەی پەیوەندیەکانی نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان ڕازین؟ بەلە بگشتیم گەلێک ڕازین پەیوەندیەکە ئاستێکی زۆر بلند و گەرم و دۆستایانە و زۆر باشە یعنی فەڕەنسا باشترین و وفاترین دۆستی گەلی کوردە ملەتی کورد دەولەتی وان نییە لە فەڕەنسا جوڕەیەک دەولەتێکی پشتیوانی کورد و دەنگی کوردگینە هەموو دنیای. باشە دکتۆرکردنەوەی پارتێک بە ناوی پێشمەرگەوە بۆ ناساندنی کوردستان و پێشمەرگە بایەخی چەند دەبێت؟ باغی زۆرە یعنی ئەوە نیشان دەدا و فەڕەنسا وڵاتێکی بوەفاایە پێشمەرگە دشەڕی دژی داعشدا دەورێکی زۆر گرنگ دەیست ئەو بێژن تێکۆشەری کوردستانی ڕۆژاواژی ئەوانجی دشەری داعشدا ئیجا شارەوانی پاریس و حکومەتی فەڕەنسا دخوازن ئەو وەفای خۆ ئەو پارکی بناوی پێشمەرگە نیشانی خەڵکی پاریس بدن و پارکێکی جوانە هەڕم بگەڕم ببینم ئۆج بۆ مەهەمیە سەرکەوتیە چون پاریسی بجوڕایەکی بیا پایتەختێکی ئەوروپی و دلێ کوردادا گەلک گرنگە بەرک و گەلک شەهیدی کووردا لێرە گۆڕیوان یڵمازگونای ئەحمەد خەیا قاسملو و شێرەفکەندی و عەلی بابەخان زەم گەلێکەوکی کورد هەنە لە پاریس ئیجار ناو شاری پاریس پارکێکی بناوی ژینا ئەمینی هەیە پارکێک بناوی یڵمازگونە هەیە ئێستاژی یعنی ئەوە دوو کوردستانی باکوور کوردستانی ڕۆژهەڵات ئێستاژی کوردستانی باشوور پاریس ئەو هەندەل بەردەلێمە شیرین و گەرم و خۆش. باڵێ هەرێمی کوردستان دەتوانێت چۆن پەیوەندیەکانی بەهێزتر بکات لەگەڵ فەڕەنسا؟ پێم وایە پەیوەندیەکە بەهێزن لە کوردستان دەولەتێکی سەربخۆ نییە بۆ نمونە سەرۆک ماکرۆن زۆر کێم جار بیانی نزان کەسی دن هەیە بەلکی بۆ کەبێک هیچ وەخت سەرۆکی هەرەمێکی وەک سەرۆک دەولەت قبول ناکە ئەوە ئیستیسنایش بۆ کوردستان یعنی ئێستا سەرۆکی کاتالۆنیا بێ سەرۆکی نزان باڤیێرا بێ ئەوە کاری سەرۆک ماکرۆن نینە لێ کوردستان یعنی پرۆتۆکۆلی فەڕەنسادا وەکە دەولەتێکی سەربخۆ ملەتێکی سەربخۆ قەدر و قیمەتی وان دزانن. لە کۆشکی ئێلیزێ سەرۆکی فەڕەنسا ئیمال ماکرۆن سەرۆکی هەرێمی کوردستان نێچوان بەرزانی بانگێش کردووەوە لەوێ پێکەوە نانێکی نیوەڕۆ دەخۆن. ئەمە مانای چی ئەگەێنێ بۆ پەیوەندیەکان هەرێمی کوردستان و فەڕەنسا؟ ئێستا و ناوچەی ڕۆهەڵاتی ڕاست قەیرانێکی گەورەدایە ئیحتیمالی شەڕی دژی ئیران هەیە دو سووریە ڕەوشەکە ناکۆکەیە لە عێراق دوا ڕۆژە دیار نییە ئیجار سەرۆکی هەرێمی کوردستان برس نەچیروان بارزانانی یعنی وەک پارتۆنەرێکی جیگای بڕوا و بۆ فەڕەنسا تێقەبولکردن بۆ سەرۆک ماکرۆن خوازە لەگەلوی گۆتو بێژ بکەن سەرە ناوچە چ دەبێت چ قەومە چ بکەن یعنی بیر ڕای خۆ بگۆڕم پێکەوەژی خواردنی فەڕەنسی خۆشن نانێکی خۆ فەڕەنسیجی بخۆن ساحبەت و دۆسایەتی خۆ پێشوا ببنە. باڵێ خۆی دەژڵێن کاتی ناخواردن مرۆڤ دەتوانێت زۆر بە ئارامی لەسەر زۆر شت قسە بکات ئەوەش پەیوەندیەکان نزیکتر دەکاتەوە. لە فەڕەنسا زۆر تشتی گرنگ کاتی ناخواردنی نیورۆ ئێوارەش بۆ دۆستی شخصی و کەسایەتی دن و لێ نیورۆ ناخواردن بۆ فەڕەنسا زۆر میهمە دوێ دەمێدا سەربەستی سۆحبەت دکن بیرڕای خود بێژن بێ پرۆتۆکۆل بێشش ئیجا ئەو میهمە ئەوژی یعنی زۆر کەستێن سەرۆک ماکرۆن ببینە لە کەم کەس هەنە و لەگەربی نانێ نیورۆ بخۆن و سۆحبەت بکەن ئەوژی نیشان دەدا و سەرۆک ماکرۆن گرنگی دەدا پەیوەندی خۆ کوردستان و پەیوەندی خۆی شخصیجی لەگەل برێز کاک نەشیروان. کاتە هەردوو سەرۆکە گەنجەکە چەند بابەتێکی گرنگیان پێکەوە باسی بکەن. ئەوە دوێ کول کاک نەشیروان هەموو پرسن ئەمەژێ نزانم لێ تاقمین دکمەوە باسی وەزیر عێراق و کوردستان و بۆ حکوومەتی کوردستان هێدان لە مەزراندنە پەیوەندی لەگەل سووری چێ عێراق و ئەو ناوچەیان ئەوە گۆتو بێژی تشتی وا بکەنە لێجات کاری کاک نەچیر پرسیە باشتر ئەپرسین.
دکتۆر تێبینی ئەوتان کرد کە دەبێ لە هەرێمی کوردستان کار ئاسانی زیاتر بکرێ بۆ کۆمپانیا فەڕەنسیەکان بۆی بتوان بێن لە هەرێمی کوردستان بەرهەمهێنان بکەن. پەیوەندی ئابووری گرنگن لە ئێستا بۆ کورد و بۆ فرانسا گرنگترین پەیوەندی دیپلۆماسی و سیاسینە. یە ئابووریژی دەبێ بەرێ هەر تشتی حکوومەتێکی تازای کوردستان هەبە حکوومەتە ئەمزان بن چەند مانگە هەلبژارتن هاتن کردن لە ئالمانیا تێم لە ئالمانیا هەلبژارتن هاردن کردن پارتی دەستی ڕاست CDU پارتی SPD و دەستی چەپە مانگ و نیو گۆتوبێژ کردن حکوومەتێکی ڕێک و پێک پێکانی ئیجا هیوای ماوەر کوردستان حکوومەت وەرە ئیستقراری سیاسی هەبە چونکی شەریکەی گەورە ناچن وڵاتێکی و استقراری سیاسی و حقوقی yani ئەمڕۆ هەڕم پەیمانێکی ئیمزا بکەن سبەی چ بێژم دادگەهی فەدەرالی عێراقی بێنا مافیوە نییە ئیجاژێ بۆنێت بێ هەن زەمین باشتر بێ ئامادەکردن کاتە حکوومەتێکی بەهێز دەتوانێت ئابووری کەش ئابوووریەکانش هەم دیپلۆماسی پەیوەندی دیپلۆماسی سیاسیەکانش بەهێز بکەن ڕاستە بێگومان. دکتۆر ئێستا ئەوەی کە من تێبینی دەکەم لە فەڕەنسا ئەوەیە کە زۆر لە دەستگا فەرمیەکانی حکوومەتی فەڕەنسا کەسانێک کار دەکەن یاخود دامەزراون کە بەڕەچەڵک فەڕەنسینین. ئایا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە پشتیوانی فەڕەنسا کەمتر بێ بۆ کورد؟ ناخێرنا پشتیوانی فرانسا ئێستا لە هەموو لایەن سیاسی پشتیوانی دەکەن دەستی چەپ دەستی ڕاست ناوەندی ber ku doza Kurdî bu doza Kurdî ew heye konsensus heye bo Kurdî Rojava ji bo Kurdî Başûr îca gorankarî bibe jî sera piştî Serok Macron 2027 kandîdakî namzetekî ji partiyê golîst dibêjin Bruno Otayo'ye yek jî destî çep ku Glucksmann bekwarbîn minaretî dinasim ya derevsê mebûm yani her duyan ki ve her duyu dosyayı kurdanı. Ya vakti Serokbonu mine Serok Macron vakti hat helbijatan ister Kurd zor kem tişti zanı bu. Ya yekem carlı gel Bernaran Levi emçun filmi peşmerge menişanda 3 saatli gel bir. Roji Hicde-i Temmuz-i 2017. Taze hat helbijatan. Ya pişti bir zor sempati bu Kürtçe bu. Ev demacı pursi bir zor bu. Mugô bixwazin ziyadetir pirs serokê Kurda davet bikin birêz û çaxê kak serok kak Mesûd davet bikin demê amadekirinî referandum bû jî îca ew dema da her dişe ziyadetir dixwaze çünkü birwayê bo Kurd ziyadetir e û li hez dike li Kurda çünkü ew navçe zor kesên zor qise dikin û qiseyê ew qiseyê xwe bicî nayîne lê Kurd qiseyê xwe bicî tînin û cîgayê bawerîne û بله بله و aynı vakta temeni vancı neziki yekudunun ekak neçure okey ne sempati dostati yani. بله پەیوەندێکی باشیانەیە کە من هەمیشە کە دەبینم چۆن پێشوازی لە یەکتری دەکەن و چۆن هاوڕێیانە و دۆستانە پێشوازی لە جەنابی سەرۆک کاکنیچیوان دەکات. زۆر ڕاستە. دکتۆر بە باسی دۆخی ئێستی ڕۆژاوای کوردستان بکەین کە ئێستا دۆخەکە وای لە هاتووە کە هێشتا پێناسێکی یاسایی نییە بۆ دۆخی ئێستی ڕۆژاوای کوردستان. ئایا فەڕەنسا دەتوانێت چی بکە بۆ ئەوەی هەرێمی فیدراڵی یاخود ئۆتۆنۆمی بۆ ڕۆژاوای کوردستان دروست بکرێت؟ دەتوانێت پشتیوانی هەرێمی ڕۆژاوای کوردستان بکات؟ باوەڕ بکەم gelek خەریکن یانی جاری ئەوەل ئەو بوو ku Tirkiye ne şerî wan neke kewtinekê hebe û Fransa yarmetî bide bo Rojava ku dijî dronî Tirkiye yani xeterî wan nêzîktir bike. İca êste Fransa û taradek Alman û yedin jî di devre dane ku ta ku mafî Kurd neynasîn ta ku rêkewtinekê li beynî Kurd û Şam rejimî taze nebe ew sankşinî yani ew cezayê ku li ser Sûriye hene sivik nabin. İca ewa destî wan da kaxizekî gerek mühim e. Pêm waya Amerîka jî li gel Tirkiye gotûbêj dike. İca dwarot şewa dibe yadî wextî ku taze û gorankarî rejim bû li gel İlham Ahmed hat mesafet kir got yekem tiştê giring e ve 3 mang berxwedan. Berxwedanên xwe bidin wezeke bigore. Ew de zanin şer hebû li dewrîberî tişîn û dijgahê din û xeterî ew kirin. İca wezeke nav 3 manga da zor gorî û
یعنی کورد لای دیپلۆماسیدا سەرکەوتوو بن بۆ فرانسا بێ پشتیوانیەوان بکە فرانسا وێ بکە بۆ ڕێگای فرانسا یەکیتی ئەوروپاژی زۆر دەولەتی نەوێ بکەم ینی ئەوێ احتیمالێکی باش هەیە کە کورد کارم مافی خۆ ڕۆژەوا بستینم بجوڕەیەکی فەدەرالی نەبێژی ینی سیستەمێکی نامەرکەزی تشتێکیەوە هەبە و مافی خۆ کاربن مافی خۆ زمانی خۆی کولتوری خۆ ئەوجی پێشکەوتنێکی گەورەیە. دکتۆر دوایین پرسیام لە بەڕێستان ئەوەیە ئەگەر تەماشای باکووری کوردستان بکەین ئێستا دەبینین لە تورکیا پرۆسی ئاشتی بەڕێوەیە و سەرۆکیەرێمی کوردستان نێتوان بەرزانیش لەگەڵ سەرۆکی تورکیا کۆبووەوە ئێوە چۆن دەڕوان نەدۆخەکە ئێستا ئەتوانێت هەرێمی کوردستان بە تایبەتی سەرۆکیەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی هەبێ بێگومان دەتوانێت ڕۆڵێکی گرنگ هەبێت یانی ناوبەنکی تر ناوبەری هەردوولایە چەند قسەی خێر بکەم بێژن و بشارە و پرسەهان چارەسەر ناوێت بوو ناوا بوو 40 سال زیادەتر لە سەدام تونتر ئینسان نەبوو نەتوانەوە بشار کورد نەهێلە ئیجار دەبێت چارەسەرێکی سیاسی هەبێ و ئەس باوەڕ دەکەم هەموو لایەن کوردستان ئێستا کاک مەسعود بارزانی وەک ئەوکیانی وەک گەلێک بڕێز وەک سەرۆکی خۆ لەیلا زانە بخۆ گوت ئەو هەموو هێزی بەرپرسیاری هێزین سیاسیین پارچەی دیتر یا برایەتن یا کوڕەکەن دەبێ ئەو بکەن ینی پشتیوانی وان بکی و قسەی باش بکن و یارمەتی دەبێت دەمێدا ینی یەکیتی کورد یەکیتی مانەوی کورد زۆر 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 گرنگە دوای ئەم ناوچەدا دوژمنی مەزۆرن ئیجا دەبێت ئەم بخۆ دوژمنی یەکودن دەبێ ئەم دۆستی یەکودن بن ئەم دۆستی یەکودن بنەوێ لە دەرەوە تایبەتی وڵاتی دەموکراتیکی ئەوروپاییدن دۆستی مەوێ گەلێک بنە. دکتۆرگیان زۆر زۆر سپاس دەکەم بۆم چاپێکردن هەر بژی زۆر زۆر سپاس ڕێزی من جێگەڕێمەوە بۆ لای ئێوە دەڵێم زۆر زۆر سپاس کە لەگەڵماندا بوون.